ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا گەشتۆتە قۆناغێکی دیکە. خۆکارە خۆپارێزەکانیش بۆ ئەم پرۆسەیە سەرەتا دەبێ و کەسە دەستی بە پاکەرەوە کحولیەکان جوان جوان پشوات. ئێستا خەڵک بە پێویست ڕێنماییەکان ناکات، بە پێویست پابەند نییە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. بەداخەوە ئەمە دەڵێم ئەگەر بێت و خۆپارێزی ئەوتۆ ئەنجام نەدرێت تەنها هەبوونی چەند توشبوویەک لە ناو شارەکاندا بەبێ ئەوەی نیشانیان لێ دەرکەوت بێ ڕەنگە بێتە هۆی تەشەنەکردنی ڤایرۆسەکە و کارەساتی گەورە ڕووبدا. بەرنامەی تەندروستی ئەم شەو کاتژمێرنەوە بە کاتی هەولێر. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.